بارزانی و بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد. نووسینی مەسعود بارزانی. بەرگی سێیەم بەشی یەکەم 1961 بۆ 1975. شۆڕشی ئەیلول. شۆڕشی ئەیلول 1961 بۆ 1975. سعاتی سفر. سعات 5:30 تۆپبارانی مۆڵگەکان دەستی پێکرد. ئێمە لە ڕەبەنۆک بووین. من چاوم بڕی بووە مۆڵگەکان کە گول لە تۆپیان لە تۆپخانەکانی شۆڕشەوە بەسەردا دادەباری و ئێمەش یەکەم جار بوون بەکارمان دەهێنان. شتێکی زۆر لە پڕ بوو بۆ دوژمن هەرگیز بە خەیاڵیدا نەهات بوو لای ئێمە بدرێتە بەرتۆپ. شێوێکی بێسەر و بن کەوتەنەو هەموو مۆڵگەکانی. دۆ شەو تێکەڵ بوون بە یەکدا و ترس و لەرز هەمویانی گرتەوە. هەردوو مۆڵگەی خەلیفان و ملتۆکر بە تەواوی کاول بوون و ئاگریان تێبەر بوو. بەڵام مۆڵگەی پارێزی ڕەواندز زیانی زۆری پێ نەکەوت چکە شوێنەکەی زۆر قایم بوو. ئاگر هەروەها بەر بووە مۆڵگەی دیاناش و باشی زۆری دامەزراوەکانی کاول بوون. سەعات 9 شەو هێرشی گشتی لە هەموو ناوچەکاندا دەستی پێکرد. لە سەعاتی یەکەمی هێرشەکەدا 2 ڕەبیەی گرنگ لە چیای کۆڕەک داگیر کران. بەڵام لە ڕەبیەی کەپکە قەلەوە پێشمەرگە بەرەوڕووی بربەرەکانیەکی سەخت بوونەوە. فەرماندەری ئەم ڕەبیەیە کە ناوی ملازم قەحتان بوو قارەمانانە داکۆکی لە ڕەبیەکەی کرد و هەرچی هەوڵێک کە پێشمەرگەدایان بۆ گرتنی ئەو ڕەبیەیە هەمووی بە هیچ دەرچوو. هەر بەهۆی ئەوەشەوە نەماتوانی دەست بەسەر گەلی عەلیبەکدا بگرین. لەم شەڕەدا ملازم ڕێیاز بەدرخان بریندار کرا و چاوێکی لە دەست چوو. هەروەها 3 پێشمەرگەی تریش بریندار کران. دوژمنیش 40 لاشی کوژراوەکانی خۆی بەجێهێشت. کردەوە گەلی خاوێنکردنەوەی چیای کۆڕەک ئەو ڕەبیەیە نەبێت کە دوژمن خۆی تێدا گرت و ملازم قەحتان هەر بربەرەکانی تێدا دەکرد. هەر بەردەوام بوو. هەرچی ملازم قەحتان بوو هەفتەیەک بوو گەمارۆ درابوو. بەڵام ئەو هەر بربەرەکانی دەکرد. وا دیار بوو هیچ پێویستی بە ئازوخە و بە فیشک نەبوو. لەبەری ملتۆکریشەوە سەربازەکان مۆڵگەکەیان چۆڵ کردبوو باجیان هێشت بوو ئەویش داگیر کرا. لە ناوچەی دیاناش پێشمەرگە گەلێ شوێنیان داگیر کردبوو. لە هەموو ئەمانە گرنگتر دەستگرتن بوو بەسەر گەروی عومەراغادا کە شوێنێکی استراتیژی زۆر پڕمەترسی بوو. پێشمەرگە لەگەڵ بەرەبەیاندا لە هەندێک لەو شوێنانەی پێشدوو گوندی بادلیا و دێزڵیا کشانەوە کە داگیریان کردبوون. چونکە هەندێک لەو شوێنانەی بەسەر ئەم شوێنانەی پێشمەرگەکانیاندا دەڕوانی هێشتا بەدەستی دوژمنەوە بوون و پێشمەرگە نەیانتوانی بوو داگیریان بکەن. سەرکردایەتی فێرقەی یەک قسەی لەگەڵ لیوای یەکدا دەکرد. داوای لێ دەکرد خۆیان ئامادە بکەن بۆ وەرگرتنی بروسکەیەک لەوەوە. سەربازی مخابەرەی لیوای یەکیش وەڵامی دایەوە. دەرفەتی وەرگرتنی هیچ بروسکەیەک نییە. ئاگر بە بارین بەسەرماندا دەبارێ. تەرمی ملازم ڕەزال لە مەیدانی شەڕەکەدا کەوتووە. ناتوانین ڕای کێشین و لەو مەیدانی دەرکەین. لێمان گەڕێن. دەرفەتی وەرگرتنی هیچ بروسکەیەکمان نییە. بۆ مێژوو دەیڵێم ئەو هێرشەی پەلەکانی پێشمەرگە لەبەری ڕەواندزدا بردیان هێرشێکی تند و ڕاماڵ بوو. ڕێکخستن و هاو ئاوازێکی لەو پەڕی وردی لە پێشەوە بۆ کرابوو. ئەوەش دەڵێم کەوا بە پێچەوانی نەریتی دوژمن و بە پێچەوانی ئەوەی کە چاوەڕوانی بووین. بربەرەکانەیەکی سەرسەختانە و دەست لە گیان شوشتوانەمان لەلایەن هێزە نیزامیەکان و لە ڕوودا کرا و داکۆکیێکی شکۆمەندانەیان کرد و پێویستە مرۆڤ ڕاست بڵێ. نەیانێشت و ڕێیان نەداین سەرانسەری ئەو ناوچەیە ئازاد بکەین کە هیوامان بوو ئازادی بکەین. لەبەرەی کۆڕەکدا زیانێکی گەورەمان لێکەوت. ئەوە بوو لە کاتێکدا کە پێشمەرگەکانمان لە حەسانەوە دابوون. ڕیزێک گول لە تۆپیان لە نێواندا تەقیەوە و بوو بە مای شەهیدبوونی 27 کەسیان. ئەمە کارێکی خراپی کردە سەر ورەی پێشمەرگەکانی ئێمە و هێرشیانی بۆ سەر کۆڕەک خاو کردەوە. بەڕای تایبەتی من ڕۆژی 23 ئاب ئاماژەی بۆ بڕانەوەی شەڕەکانی بەرەی ڕەواندز دەکرد. لەو ڕۆژەدا دوژمن زیانێکی زۆری چێ لە گیانی سەربازەکانی و چێ لە کەرەسەی جەنگدا لێکەوت. زیانی پێشمەرگەش بە بەراورد لەگەڵ زیانی دوژمن وانە بێکەم بوو بێ. هەموو ئەو ئامانجانەی بڕیارمان دابوون بۆ هێرشەکەمان نەهات نەدی. بەڵام بەڕاستی ئەم شەڕانە یەکێک بوون لە تاقیکردنەوە سەربازیە هەرە گرنگەکان. پوختەی قسە لە ئەنجامدا گۆڕانێکی شایانی باسکردن بەسەر نەخشەی بەرەکاندا نەهات. لەسەر ئەم بنەمایە بارزانی فەرمانی دەرکرد کەوا پێشمەرگە بەوە دەستبەردار ببن هێڵەکانی داکۆکیکردنی خۆیان پتە بکەن و جەختی لەسەرەوە کرد کە وریایی و بە ئاگایی خۆیان لەدەست نەدەن و تۆد و هێزدارانە وەڵامی هەر بزوتنەوەیەکی دوژمن بدەنەوە. کاردانەوەیەکی دڕندانە.
لەو کاتانەدا خێزانی ئێمە لە هاوینە هەواری کۆدۆ بوون لە نێزیکی حاجی ئۆمەران. ناوچەکە پڕ بوو لە خێڵی کۆچەری. وا دیارە لایەنە حکوومەتیەکان لەوە ئاگادار کرابوون کە ئێمە لەکوێین. 4 باڵەفڕەی هۆکەر هەنتەر کەوتنە بۆمبارانکردنی ئەو شوێنەی خێزانی ئێمەی لێبوون. بەڵام باڵەفڕەکان نیشانی خۆیان نەپێکا و بۆمباکانیاندا بەسەر کۆمەڵێ ماڵە کۆچەریدا لە خزمانی حاجی محەممەد ئەمینی بۆڵی و حاجی عومەر بۆڵی. 4 کەسیان لێ شەهید بوون کە دوانیان مناڵ بوون و 14 کەسیش بریندار بوون کە بەشی زۆریان ئافرەت بوون. هەرگیز هەڵوێستی حاجی محەممەد ئەمینم لەو کاتە ناڕەحەتانەدا لەبیر ناچێ کە خێزانی کوڕەکەی و دوونەوەی لەو ڕووداوەدا لە دەستدا بوو. چوون بۆ لای و بۆ سەرخۆشی لێکردنی بێ زیاد و کەم پێی وتم سوپاسێکی زۆری خوا دەکەم کە بۆمبارانەکە هیچ یەکێکی لە خێزانی ئێوە نەگرتەوە. با ئێمە ببین بە قوربانی ئێوە. وشەی وام نەدیەوە بتوانم ئەوەی لە دڵی خۆمدا هەستم پێکرد دەری ببڕم بەرامبەر بەم لە خۆبردووی و دڵسۆزیە. شەڕی کێوە ڕەش لە کاتێکدا کەپەلەکانی پێشمەرگە بە شەڕەکانی ڕەواندزەوە خەریک بوون و سەرکردایەتیش هەموو بایەخ پێدانی خۆی بەو شەڕەدا بوو. ڕژەم لیوای چواری لە هێرشێکی بەربڵاودا بە یارمەتی تۆپخانە و باڵەفڕە خستە ڕێ بۆ ڕانیە بۆ یارمەتیدانی لیوای بیست. ئەمە لە 6 مانگی ئەیلولدا بوو. دوژمن بە هەموو ئاسانیەک توانی کێوە ڕەش بگرێ. هۆی ئەمەش دەگەڕێتەوە بۆ سستی و کەم تەرخەمی سەرکردەی پێشمەرگەکان تاریق ئەحمەد کە هەموو کاتێ بۆ سەرکردایەتی دووپات دەکردەوە کەوە هێزی نیزامیەکان هەرگیز ناتوانن کێوە ڕەش بگرن. کاچی قسەکەی ڕاست دەرنەچوو. بەڵام پێشمەرگە لە بەری مەرگەدا با سەرکردایەتی مامۆس و دزەیی بەربەرەکانەیەکی قارەمانانەیان کرد. هەرچەندە مامۆسوش سەرنجام بەهۆی لە بەرچاوی شوێنەکەیەوە لە ئەنجامی گرتنی کێوە ڕەشدا لە دەی ئەیلولدا ناچاری پاشەکشە بوو. ئەوانی تریش هەر ناچاری پاشەکشە بوون تا ماخۆ بزنان و دۆڵی شەهیدان و بناری مامەندە و هەڵشۆ. ڕژەم لایوا بوو پاش ئەم پێشکەوتنی هێزەکانی میراودەلیەکان پێش لە شۆڕش هەڵدەکەن و دەستبەرداری دەبن. بەڵام هەڵوێستی میراودەلیەکان لە ڕاستیدا هەڵوێستێکی چاوەڕوانی نەکراو بوو. لایەنگری شۆڕشیان نەگۆڕیەوە بە چوونە پاڵ حکوومەت و لەسەر بەڵێن و پەیمانی خۆیان مانەوە. لێرەدا پێویستە بە شێوەیەکی تایبەتی شانازی بە هەڵوێستی شێخ حوسێن بۆسکێنی و محەممەد عەباس ئاغا و بایز بابەکر ئاغا و ئەو ڕۆڵە سەر بەرزانەیان بکەم کە نەیهێژ میراودەلی پێش لە شۆڕش هەڵکەن و لێی پاشگەز ببنەوە. پاش داگیرکردنی قەڵاتزێ عەبدولسەلام عارف هات بۆ ئەوێ و وتارێکی لەو تارە بازاڕیە گەوجیەکانی خۆی بەسەر سەربازەکانی دەخوێندەوە تیایدا ئاماژەی بۆ قەڵاتزێ کرد و وتی ئەمە خاکێکی عارەبانە ئەوەش رازی نییە با ئەملی بشکێنێ و بڕوە. داگیرکرانی قەڵاتزێ دەنگدانەوەیەکی ناخۆشی هەبوو. پرسەکە پێویستی کرد ناخشی داکۆکێکی سوودمەند دابندرێ ڕێگەی ئەوە نەدا سوپا و جاش بڕۆنە پێشتر. لە جێدی تاریق ئەحمەد حەسە و میرخان ژاژووکی کرا بە سەرکردەی ناوچەکە. بارەکەی مەکتەبی سیاسیش لە هەڵشۆوە گوێزرایەوە بۆ بۆڵێ لە ناوچەی ناودەشت و کە زستان هات لەوێشەوە گوێزرایەوە بۆ گەلی بەدران. نەخۆشخانەیەکی مەیدانیش لە گوندی بۆڵێ پێکەوەندرا کە دوکتۆر حکمەت حەکیم سەرپەرشتی دەکرد و خزمەتێکی وای پێشکێشی هاوڵاتیان و پێشمەرگە کرد لە یاد ناچێتەوە. گەڕانەوەی تاخمەکەی ئیبراهیم ئەحمەد و مەکتەبی سیاسی بۆ کوردستان. ژمارەیەکی زۆر لە پیا و ماقوڵانی کورد و ڕۆشنبیران و خاوەن بیر و ڕایان لە دەرەوە و ناوەوە بۆ سوودی تاخمەکەی ئیبراهیم ئەحمەدی مامۆسای دووکەرتایەتی و جاشایەتی لە ڕیزی ڕۆشنبیراندا کەوتنە نێوانەوە بۆ ئەوەی بارزانی لێیان خۆش ببێ و ڕێگەی گەڕانەوەیان بۆ کوردستان بدات. بارزانیش ئەوەی بە مەسلحەت زانی و بێ قەید و شەرت لێیان خۆش بوو. نامە لە نێوان هەردوو لە ئاڵوگۆڕ کرا و وەفدێکەوتە ڕێ بۆ تاران بۆ جێڕانەوەیان. دەستەی یەکەمیان لە 6 تەموزی 1965دا گەیشتە حاجی ئۆمەران. عەلی عەسکەری ئەندامی مەکتەبی سیاسی پێشوو لە پێشی ئەم دەستەیەوە بوو. ئەنجا جەلال تاڵەبانیش لەگەڵ ئەوانی تردا گەڕایەوە. هەموو ئەمانە بەخێر هاتنەوە و خۆش هاتنی گەرمیان لەلایەن بارزانیەوە لێکرا. دڵسۆزان و تێکڕای خەڵک بە گەڕانەوەیان شادمان بوون. وێڵ و کەماڵی بارزانی و دڵفراوانی و ئامادەی ئەو بۆ لێبوردن و لە بیربردنەوەی ڕابردوو لەم دەست پێشخەریەدا بەڕوونی دیاریدا. جگە لە دووربینیشی کە نەهێڵێ ئەمانە هیچ کاتێک وە کارتێک بەدەست ڕژێمی ئێرانەوە بەکار بهێنرێن. هەموو گەڕانەوە تەنیا ئیبراهیم ئەحمەد و ژن و منداڵەکانی نەبێ کە ئەویان بە باش زانی بوو لە تاران بمێننەوە. من لەو ڕۆژانەدا لە تاران بووم بۆ چارەسەر چوو بووم.
بەهۆی خەریکبوونمەوە بە دکتۆر و دەرمان لەو ڕووداوانەدا دوور بووم. بەڵام بەڕاستی بەگەڕانەوەیان بەختەوەر بووم. ئەوەندە هەبوو پاشکەوتنی سەرۆکەکەیان لە ئێران نیشانی نەکبەتی و خاڵێکی نەرێنی بوو، وای دەگەیاند ئەمانە نیازی چاکیان لە دڵدا نییە. ئەمەش بە ئاشکرا لە کردەوەکانی لەوە پاشیاندا دەرکەوت. ژماری ئەوانەی گەڕانەوە با 250 بۆ 300 کەسێک دادەنرا. گەڕاوەکان ئەو دەستگای رادیۆ کوردیی لایەن بوو، دایان بەدەستەوە و جەنگاوەرەکانیان چوونە ناو ریزی پێشمەرگە. بەڵام بارزانی دۆڵەڕەقەی بۆ سەرکردەکانیان دیاری کرد کە لەژێر چاودێری عەباس مامەنددا لەوێ دانیشن. ئەوانش عەلی عەسکەری و جەلال تاڵەبانی و عومەر مستەفا و حیلمی عەلی شەریف بوون. نەقیب کەمال مەفتیشی کە یەکێک بوو لە گەڕاوەکان کرد بە فەرماندەی هێزی قەرەداخ. فەرماندەی هێزی کاوەش بە محەممەد ئەمین فەرەشپێردرا کە ئەویش یەکێک بوو لە گەڕاوەکان. مەبەز لەم پێسپاردنە نوێیانە نێشتنی بەدهەستی بوو لە ناو پێشمەرگە و گەڕاوەکاندا و کارکردن بوو بۆ هێنانەتی دڵسافی و لەگەڵ یەک گونجان لە نێوان لایەنەکاندا. بەڵام لەگەڵ هەموو ئەمەشدا گیانی ناپاکایەتی هەرمە. ئەم دوو سەرکردەیە ساڵی 1966 بە هاودەستی لەگەڵ ڕژێمی عێراق زیانێکی گەورەیان بە شۆڕش گەیاند. وەک لەمە و پاش بە درێژی باسی دەکەین. هاتنی مەحموود بابان. مەحموود بابان دۆستێکی ئازیزی باوکم بوو. پایە و قەدر و حورمەتێکی تایبەتی لای باوکم هەبوو. هەستێکی قوڵی هەردوولا بە خۆشویستنی یەکتر ئەو پایە و قەدر و حورمەتی پتر دەڕازاندەوە. مەحموود بابان لە 29 ئەیلولی 1965دا گەیشتە بارەگای بارزانی و دوو نامەی پێبوو. یەکێکیان لە حکوومەتی بەریتانیاوە و ئەویترشیان لە شاح حوسێنی کوڕی تەڵالی پاچای ئوردونەوە. باسی نەخشەیەکیان تێدا بوو بۆ هەڵگێڕانەوەی ڕژێمی حکومڕانی لە عێراقدا لەلایەن کۆمەڵێک ئەفسەری گەورەی عێراقیەوە، لەوانەی دژی حکومڕانانی عێراق بوون، بە یارمەتی دەستگای مخابەراتی هەردوو دەوڵەت و بۆ هێنانەدی وەرگەڕانێکی ناوخۆیی بە هەر جۆرێ بێ. بۆ دابینکردنی سەرکەوتنی هەر کارێکی گۆڕینی لەم جۆرە دابوو ئەمانە هاوکاری لەگەڵ شۆڕشی کووردا بکەن. جا ئەگەر ئەم بیرە بە تێکڕای لای بارزانی پەسەند بێ، هەنگاوی دووەمی ناردنی لێوارڕوکن غازی داغستانی دەبێ لەلایەن ئوردون لەگەڵ جۆلیان ئێمری لەلایەن بەریتانیاوە. بارزانی ڕەزامەندی خۆی پیشاندا و بە خێراتنی پێشەکی لێکردن. ڕۆژی 3 تشرینی یەکەمی 1965 هەردوو ڕاستپێر هاتن بۆ کوردستان. بەڵام من هیچ زانیاریەکم لەباری ئەو قسانەوە نییە کە بۆ باوکمیان هێنابوو، نازانم ئاخۆ هیچ ڕێکەوتنێک لە نێوانیاندا ڕوویدا یان نە. بەڵام وەک لەوە پاش دەرکەوت ئەم بزوتنا هیچ ئەنجامێکی نەبوو. لەوانەشە هۆیەکەی ئەوە بوو بێ کە لیوا غازی داغستانی هەر پاش گەڕانەوەی لە پڕ مرد و لەوانەشە هۆیەکی تری هەبێ. ئەوە دوای سەردەمی ئەم تەقەلایە بوو. گواستنەوەی بارزانی بۆ ناوچەی پێنجوێن. عەقیدی ئێرانی عەلی مودەڕیسی هات بۆ لای بارزانی و ئاگاداری کردکەوە ئەگەر بارزانی بێوێ سوپای ئێران ئامادەیە بە تۆپخانەی قورس پشتی هەر هێرشێ بگرێ کە بە مەبەستی گرتنی پێنجوێن ببرێ. بارزانیش لەگەڵ ئەندامانی مەکتەبی سیاسیدا کۆبەوە و هەمووان ڕەزامەندی خۆیان لەوە ڕاگەیاند. ئیتر ئەمە بوو بارزانی کۆچ و باری پێچایەوە و هێزێکی پێشمەرگەی لەگەڵ خۆی هەڵگرت و کەوتە ڕێ بۆ ناوچەکە. بارزانی لە 3 تشرینی دووەمی 1965 لە ناو دەشتەوە بە سواری ئەسپ و لە ڕێگەیەکی سەختی شاخاوی و زۆرتر لە ناوچەی سنوور و نێزیکدا کەوتە ڕێ و باڵافڕەی دۆژمنیش هەمیشە بە سەرسەریەوە بوون ڕاوە دوویان دەنا بەڵکو و بۆیان هەڵکەوێ لی بدەن. چونکە حکوومەت بەم ڕێکەوتنەی بارزانی زانی بوو. ئەم گەشتە تا بارزانی گەشتە ناوچەی پێنجوێن و لە شلێری نێزیکی پێنجوێن دابەزی 10 ڕۆژی خایەند. هەندێک کۆس بوو گیر و گرفتی دیاریش سەریان هەڵدا بوو بەهۆی دواکەوتنی گەیشتنی. بەڵام سەرنجام چارەسەر کران. لە 23 کانونی یەکەمی 1965دا کەتیبێکی تۆپخانەی قورس کەوتە بۆمبارانکردنی مۆڵگەی پێنجوێن و شوێنەکانی تری دەوروبەری. پاشانیش پێشمەرگە هێرشێکیان بردە سەر ئەو شوێنانە و هەندێک شوێنی وردەیان داگیر کرد. بەڵام نەیانتوانی شوێنێکی گرنگ بگرن. لەگەڵ ئەوەش کە سەربازەکانی مۆڵگەکە هەڵاتن و بڵاوایان لێ کرد و مۆڵگەکە وەک دەستکەوتێکی نێزیکە دەستی لێ هات. بەڵام هەندێک گیر و گرفت و ناکۆکی دیار کە لە ناو ریزی پێشمەرگەدا سەری هەڵدا بوو بەهۆی سەرنەکەوتنی هێرشەکە هەرچەند سەرنجام چارەسەر بوو ئەو گیر و گرفت و ناکۆکیانەش دۆزرایەوە. پاشانی چەند هەوڵێک درا بۆ دەستگرتن بەسەر مۆڵگەکەدا. یەکێکیان لە 29 کانونی یەکەم و یەکێکی تریان لە 3 کانونی دووەمی 1966دا و چوارەمیشیان لە 4 هەمان مانگدا، بەڵام هەموو بێئەنجام مانەوە چونکە کارای لە پڕتێسرەواندن
لە ئارادا نەبوو. سەربازەکانی ناو مۆڵگەکە سپێری پێویستیان بۆ خۆیان کردبوو. سەرەڕایەوەش یارمەتی یەک لە دوای یەکیان بۆ هاتبوو. بارزانی ڕقی زۆر لە ئێرانیەکان هەستا بوو، چونکە ئەوەی لەگەڵیان لەسەری ڕێکەوت بوو بەجێیان نەهێنا. هەروەها لە ڕەوشی هەندێک لە سەرکردەکانی پێشمەرگەش لە کاتی شەڕەکەدا ناڕازی بوو، بۆیە دەستی هەندێکیانی لە کار کێشایەوە و هەندێکیشیانی گرت و بۆ خۆی ناوچەکەی بەجێ هێشت و گەڕایەوە بۆ ناوچەی باڵک و سەرکردایەتی ئەو بەرەیدایە دەستی مقەدەم عەزیز ئاکرێی. لە ئەنجامی ئەم کردەوە گەلەدا هەندێک شوێن ڕزگار کران و هەندێک زیانی گیانی و کەرەستەی شەڕیش لە هێزەکانی حکوومەت کەوت. بەڵام ئامانجی ڕیشەیی دەستگرتن بوو بەسەر مۆڵگەی پێنجێندا نەهاتە دی. ناکۆکی لە نێوان سەرانی ڕژێمدا. ناکۆکی لە نێوان سەرانی ڕژێمدا لە بەغدا کەوتە تەشەنەکردن. کێشەی بیر و بۆچوون و لێکدووری باری سەرنجی نێوان تاخمە ناسریەکان و ئەو تاخمانی تر کە حەزیان لە نێزی کەوتنەوە لە میسر نەبوو. ئەوەندەی تر ناکۆکیەکانی توند و تیژ دەکرد. هەروەها شکستی یەک لە دوای یەک و پێدای و سوپا و پێکەوە نەگونجانی بیر و ڕاش لە سیاسەت و نەخشە و پلاندا سەبارەت بە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ شۆڕش ئەویش ڕۆڵی خۆی لەم ناکۆکیانەدا دەبینی. کێشەی ناوخۆ لە نێوان ئەم تاخمانەدا ئەوەندە قوڵ بووە تا بوو بە مایخۆ کێشانەوەی عەبدولکەریم فەرحان و سوبحی عەبدولحەمید لە وەزارەت کە دوو تەوەرەی عارەبی ناسری فرە سەختگیر بوون. پاشتر ناکۆکی لە نێوان عەبدولسەلام عارف و تاهیر یەحیاشدا پەرەیسەند. تاهیر یەحیا ناچاری دەست لە وەزارەت هەڵگرتن بوو، تەکلیف لە عەمید ڕوکن عارف عەبدولڕەزاقی سەرکردەی هێزی ئاسمانی کرا کە وەزارەت پێکۆبنێ. لە ناوەڕاستی ئەیلولی 1965دا کۆنگرەی لووتکەی عارەبان لە مەغریب گیرا و عەبدولسەلامی تێدا بەشدار بوو. عارف عەبدولڕەزاق ئەم هەلەی بە تاڵان زانی هەوڵێکی بۆ کۆدێتاکردندا، بەڵام سەری نەگرت، چونکە نەیتوانی دڵی پاسەوانی کۆماری ڕاکێشێ بۆ لای خۆی، یا هیچ نەبێ بێلایەن ڕایگرێ و سەعید سلێبی سەرکردەی بەدەسەڵات و قسە ڕۆشتوی پێگەی بەغدا هاوکاری لەگەڵدا نەکرد. عارف عەبدولڕەزاق بە باڵەفڕەیەک کە بۆ خۆی لی دەخوڕی هەڵات بۆ قاهیرە. ئەم هەوڵی ناسری کۆدێتە بوو بە مای ساردی پەیوەندی نێوان قاهیرە و بەغدا. عەبدولسەلام تەکلیفی لە دکتۆر عەبدولڕەحمان بەزاز کرد وەزارەتێکی تازە پێکۆبنێ. بەزاز پێشتر لە سەردەمی عارف عەبدولڕەزاقدا جێگیری سەرۆک وەزیران بوو. لەم وەزارەتەی بەزازدا لیوا ڕوکن عەبدولعەزیز عوقەیلی بۆ وەزارەتی بەرگری هەڵبژێردرا. عوقەیلی یەکێک بوو لە ئەفسەرە نەتەوەچی عارەبە سەختگیرەکان کە دڵیان بە تایبەتی لە ئازگەلی کووردا پڕ لەکی نەبوو، مافەکانیان پشتگوێ دەخست.